سوکاتیمان دەستگیر کرا بە ئازادکردنیشیان بە مەرجی ئەوە بوو کە نابی بە هیچ شێوەیەک بەشداری خۆپشاندان بکەن و بەڵێ نابی بە هیچ شێوەیەک بەشداری خۆپشاندان بکەن و بە بەڵێنی ئەوەی بەڵێننامەیان پڕکردیتەوە کە نابی خۆپشاندان بکرێ و لە هەمان کاتدا هەڕەشە لە نوێنەرەکانی پارێزگای هەولێر کرایە کە نابی بە هیچ شێوەیەک خۆپشاندان لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگای هەولێر بکرێتن بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی پارێزگای هەولێر ئێمەش لەبەر گیانی مامۆستایانی وانەبێژ کە هەڕەشەکان زۆر جددی بوون بەڕاستی ئێمە بەرپرسیارین بەرامبەر گیانی مامۆستایانی وانەبێژ لەبەر گیانی ئەوان بە تایبەت بە دەرەجەیەک و دواتریش لەبەر گیانی نوێنەرەکان بڕیارماندا کە لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر گربوونەوە خۆپشاندان لە هەندەر نەکەین بڕیارماندا بیگوازینەوە لە بەردەم پارشیشاندەر تەنها نوێنەرەکان لێرکوانە ئامادە بن بەداخەوە ئێمە ئەوە چەندین ساڵە وەزارەتی پەروەردە سوکایەتیمان پێدەکاتن سوکایەتی هێزە ئەمنیەکانیشی هاتە سەرێ هەڕەشەکردن و گرتن و ئیهانەکردن بەداخەوە کە بۆ شێوازە مامەڵەمانە گەردەکەن هەڕەشەریەوە کرد ئەمە و کەسان ناسنەوە کە هەڕەشەریەکردن چێ بوو ژمارەی نەناسراو بوون ژمارەی نەناسراو بوون هەڕەشەکە چی بووی پێوتە بە دیاریکراوی ئەوە بوو کە نابی بەشگربوونەوە بە هیچ شێوەیەک بکرێتن خۆشتان بینیتانە بەردەم پەروەردەی گشتی هەولێر ئەمە دڵنیام ئەو عەدەدەی کە ئەمە وانەبێژەکان کە زیاتر لە سەروی 200 مامۆستای وانەبێژ بەس لە پەروەردەی ناوەندی هەولێر ئامادە بوون بێن ئەگەر بەو عەدەدە زۆرە چوو بانێوێندەر بە دڵنیاییەوە کە زۆربەی دەگیر دەکرا و تووشی ئازار و ناخەشی و ناخۆشی و ناڕەحەتی زۆر دەبووین لەبەر گیانی مامۆستایانی وانەبێژ بڕیارماندا کە لێرکوانە بەو شێوازە بە تەنها نوێنەرەکان بەیاننامەکمان هەیە بەیاننامەکەی بخێنینەوە و کۆمەڵێک داواکاریشمان هەیە بیگەینین بەڵێ لە پەروەردە و زانستەوە سڵاوتان لێبێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە لێژنەکانی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لێژنەکانی پەروەردە لە سەرجەم پارێزگا و ئیدارەکانی هەرێمی کوردستان سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پارێزگا و ئیدارەکانی هەرێمی کوردستان سەرجەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان سەرجەم ڕاگەیاندەکان بۆ ڕایگشتی ڕای دەگەێنین کە وەک دەستەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کە نوێنەرایەتی زیاتر لە 70,000 مامۆستای وانەبێژ دەکەین لە هەرێمی کوردستان داواکارین لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە کەرتی پەروەردە ئاگادار دەکەینەوە کە بەدەم داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژەوە بێن داواکاریەکانمان وەک خۆی جێبەجێ بکەن لە زووترین کاتدا کە مافی سەرەتاییمانە و دەیان جار داوامان کردووە لای هەمووان ڕوونە کە مامۆستایانی وانەبێژ بەو پەڕی دڵسۆزیەوە بێ دابڕان کاری خۆیان ئەنجام داوە لە هەمان کاتدا لەو پەڕی خراپی دۆخی ژیاندا دەیگوزەرێنن لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوە هەرچی زۆر بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژەوە بێن بۆ ئەوەی سێکتەری پەروەردە زیاتر بەرەو پێش بچێتن داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ یەکەم دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بێ جیاوازیکردن لە نێوان بەشەکاندا و ئەولەویەت بۆ ئەو وانەبێژانەی ساڵی خزمەتیان زۆرە دووەم ڕەچاوکردنی ساڵانی وانەبێژی و ساڵانی دەرچوون مەبەستمان لێی وەکو ڕوونکردنەوەی ئەو خاڵە مەبەستمان لێی چی ئەوەیە کە کاتێک ڕەچاوی ساڵانی وانەبێژی و ساڵانی دەرچوون دەکرێت بەم وەرجەی مامۆستایەکە وانەبێژی کردبیتن واتە ئەو کەسێک کە دەرچووە وانەبێژی کردبیت لە کاتی دامەزراندندا ئێمە دوو داواکاری سەرەکیمان هەیە بەڵام کۆمەڵە کێشە و معاناتشمان هەیە هەر بۆ زانیاری بەڕێستان وەزیری پەروەردە لە ناو پەرلەمان باسی ئەوەی کرد کە لە پارێزگای شنگال ملیۆنان پارەی مامۆستای وانەبێژ دزرایە لە پارێزگای شنگال بە دڵنیاییەوە لە پارێزگاکانی هەولێر و لە پارێزگاکانی هەولێریش پارێزگای دۆک و پارێزگاکانی هەولێریش بە چەندین ملیۆن پارەی مامۆستایانی وانەبێژ دزرایە هۆکاری سەرەکی دزینی پارەی مامۆستایانی وانەبێژ ئەوەیە کە بەڕاستی بە مامۆستایانی وانەبێژ بێخاوەنن و مامۆستایانی وەزارەتی وەزیری پەروەردەم زۆر زادەرم وەزیری پەروەردە وەزیری مامۆستای میلاکە وەزیری مامۆستای وانەبێژ نییە لەبەرەوەی بێخاوێنن دزیمان لێ دەکرێت لە پارە سوکاتیمان پێ دەکرێت هەڕەشەمان لێ دەکرێت بە ڕێزیمان بەرامبەر دەکرێت کەسیش نییە کە بە جوابمان بێت و بەهانامانەوە